بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەران و بیسەرانی خۆشەویست لە هەر شوێنێکن و ئەم پرۆگرامە بینن. دەگوترێ مرۆڤ کاینێکی کۆمەڵایەتیە، واتە حەزی لە ژیانی کۆمەڵایەتیەوە بەبێ ژیانی دەستە جەمعی واتە ناتوانێت ژیانکردنی خۆی بەردەوام بکە. و ئەو لەحزانەی کە گرفتێک لە ژیانی کۆمەڵایەتیا دروستە بێ، واتە گرفتێک لە ژیانە دەستە جەمعەکە دروستەکات، پێویستی بەوە هەیە کە ئەم مرۆڤەت تەنها بکرێ. لەکوێ ئەم پرۆسەیە جێبەجێکرێت؟ پرۆسی تەنیاکردنی ئینسان یان پرۆسی تەنیاکردنی مرۆڤ ئەویش بریتە لە ئەوەی کە پێوترێت زیندان یاخود با بڵێن حەبسکردن، یانەوەی کە ئێستا گوترێت بردننی بووە چاکسازی. قسەکردن لێرەوە لەسەر چاکسازی چییە و هەروەها مرۆڤ لە چاکسازیە فێری چییە بێ و لە چاکسازیە چ جۆرە ئیسلاحێکی تاگەکرێ و ئەو گرفتانەی کە لە دەرەوە دروستی کردوون چۆن لە ناو چاکسازیەکانە چارەسەرەکرێت. ئەم دیدارە تایبەتە بە میوانداری زۆر بەڕێز کاک شێرک و عارف بەڕێوبەری چاکسازی گەورانی سلێمانی ئەنجامەیەین و کۆمەڵک پرسیار سەبارەت بە چاکسازی گەورانی سلێمانی وە پرۆسەی ئیسلاحکردن لەم چاکسازیاکەین. کاک شێرک و زۆر سپاس کە دیدارەکەت قبول کردین. زۆر سپاس بۆ ئێوە بۆ بینەرە بەڕێزەکان. کاک شێرکۆ، دەگوترێ دەرگای زیندان بۆ هاتنە ناوە زۆر ئاسانەکرێتەوە، واتە زۆر ئاسان بەڕوو تاکرێتەوە ئەو نازانی ئیتە ناو زیندان، بەڵام لەحزەی چوونە دەرەوە لە زیندان زۆر قورسە، ینی زۆر ئاسان ناتوانانی بچیتە دەرەوە. تۆ سەبارەت بە ماڵی چی؟ بەڵێ لەوانە بێ من ڕائێکی پێچەوانم هەبێت، شەرت نییە وابێ زۆر ئاسان بێتە زیندان، چکە کەسێکیشتا ئەگاتە بەڕێبەراتی چاکسازی لەوانە بێ ڕێکارێکی یاسایی دوور و درێژی بێت تایەتی بە ساڵ لە بەڕێبەراتەکانی گرتن و گواستنەوە و لایەنی تەوقیف ئەمێنێتەوە، ئەنجا ئەگاتە دوای ڕێکارێکی دوور و درێژ و کاری یاسایی ئەجا ئەگاتە بەڕێبەراتی چاکسازی. لاوانە بێت لە لای ئێمە ئەو وتەی بەڕێزە پێم پێچەوانە بێت، چکەوا بە ئاسانی خەڵک نەگاتە چاکسازی. من زیاتر زانیم ببوورە مەبەستم ئەوە بوو، ئەو لەحزەی کە مەسەلەن بۆ منە زیندانێک لە بە ماشێنێک دێ بۆ مەسەلەن بۆ منە بۆ چاکسازێکەوە لەحزەیە دەرگایکی کارەبایی یەکرێتەوە وێتە ژوورەوە، بەڵام بە کۆمەڵێک ڕێکاری قورسی یاسایی ئەتوانم بچێتە دەرەوە. مە زیاتر قسم لەسەر ئەو پرانسیپانە بوو، لەسەر ئەو چۆنەڵی شەواز و ئیداریاتی کە مەسەلەن بۆ منە زیندانی پێچێتە دەرەوە. بەڵێ بەتەئکید هەر تۆمەتبارێک لە مەرحەلەی دادگاییکردنیان لە بەڕێبەرایەتەکانی پۆلیسی گرتن و گواستنەوە یاخود لایەنی ئاسایشی سلێمانی کە ئەو مادانەی پێیوەستن بە لایەنی ئاسایشەوە تا ڕێکاری یاسایی و کاری دادگایی تەواو بێت مدەیەکی زەمەنی پێ ئەچێت، دواتر کە یەتە بەڕێبەراتی چاکسازی داخڵەکرێت لەوانە بێ بۆ ماوەیەکی یاسایی سزا درابێت کە لە بەڕێبەراتیمانە لە چەند ڕۆژێکەوە تایەتی تا خود سزای لە سێدارەدان لە بەڕێبەرایەتێکەمان هەیە. بەتەئکید ئەگەر کەسێک تۆمەتەکەی یاخود تاوانەکەی قورس بێت سزای یاسایەکەشی قورسە بۆیە ڕێکاری یاسایەکانی زیاتری ئەوێت و مدەیەکی زیاتر لە چاکسازی ئەمێنێتەوە تا ئازاد دەکرێت. کاک شێرکۆ، ناسنامەی باوی ئێرە واتە لە ناو کۆمەلگا بریتێ لە زیندان یاخود حەبس، بەڵام ئێستا ئێوە ئەم ناوەتان گۆڕیەوە بۆ چاکسازی. گۆڕینی ناوی زیندان و حەبس بۆ چاکسازی بەمانای چی؟ بەڵێ لە سەرەتایە زیندان بوو لە هەرێمی کوردستانە تا بڵم پێش هاتنی مەفهومی بەڕێبەراتەکانی چاکسازی بەندیخانەکان هەبوو لە هەرێمی کوردستانە کە ئەمانە سەر بە وەزارەتی ناوخۆ بوون لە بڵند بەپێی لایەنی ئیداری، بەڵام دواتر حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریە کە ئەو بەڕێبەراتەکانی چاکسازی دابمەزرێنێت تا مامەڵەیەکی مەدەنیانەتر لەگەڵ سزادراوان کرێ بە پێی پێوەرە نێودەوڵەتیەکان بکرێت. بەڵام ئێستاش کەم و کوڕی هەر هەیە لەو بوارە، چکە بەڕێبەراتی چاکسازی لە دەوڵەتی عێراقی فیدراڵە لەسەر بە وەزارەتی دادا، بەڵام لە هەرێمی کوردستانە لایەنی پەیوەندیداری ئەمە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیە. بۆ ئێمەش خوازارین هەمان شێوەی
حکوومەتی عراقی سەررجەم چاکسازەکان بخرێتەوە سەر وەزارەتی داد کە لایەنی پەیوەندیدار و معنیترە بە چاکسازیەکان. جەنابەت باست لەوە کردکوتی هێشتا کەم و کوڕی ماوە مەبەست لە کەم و کوڕی مەبەست لە ڕۆ ئیدارەکەەوە یاخود لە ڕۆ ئینسانیەکەەوە لە ناو چاکسازیەکان. کەم و کوڕەکان مەبەستم لەوە بوو کە تا ئێستا وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی لەوانە بێ زۆر کارەکەی پەیوەندی بە چاکسازی سادراوانەوە نەبێت، بەڵام لایەنی پەیوەندیداری ئەم بابەتە وەزارەتی دادەکە بە پێی پێوەرە نێودەوڵەتیەکان یاخود وڵاتانی دراوسەی هەرێمی کوردستانی زیندانەکان سەر بە وەزارەتی دادن لەلایەن وەزارەتی دادەوە بەڕێوە ئەبرێن لەم بکاروباری یاسایەکانی باشتر ڕێک بخرێت، چکە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی کار معنی نییە، ینی لایەنی پەیوەندیدار نییە بە کێشەی زیندانیانەوە، لەوانە بە زیاتر لە بواری ترا اختصاصی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بێت وەک لە چاکسازی سزادراوانە. کاک شەرکۆ ئەوانەی کە دێنە ئێرە تۆمەتبارن یا تاوانبارن، ینی بە ئاوا بڵێن ئەم دووشتە ینی زۆر جیاوازن. تۆمەتبارە و کەسەیە کە هێشتا تاوانەکە لەسەر سەخت نەبووتەوە و تۆمەت تاوانباریژە و کەسەیە کە مازانی کە مەسەلەن حکومە یاسایەکەی خۆی وەرگرتووە ڕەنگە مەسەلەن بۆ من لێرە لەلای ئێوە یەکلای کاتەوە. قسەمان لەسەر ئەوەیە کە گوترێت تاوانبار ئەمە لە سیاقە کۆمەڵایەتێکەیە ئەندازەیە قسێکی قورسە، بەڵام ئەمە لە ڕووی یاساییەوە مەگەر کەسێک تاوانبار بوو خۆ نابێت سڵەوە بکەینەوە پێ بڵێن تاوانبار. بۆیە ئەوەی کە دێتە ئێرە تاوانبارە یا تۆمەتبارە و چێن ئەوانەی کە دێنە ئێرە؟ بەڵێ پێشتر باسمان کرد ئەو کەسانێک کە سەررجەم ڕێکاری یاسایەکانیان بڕیوە، تەبان کەسێک کە لە سەرەتایە بە تۆمەتێک دەستگیر ئەکرێتەوە پێوترێت تۆمەتبار و لە بەڕێبەراتەکانی پۆلیسی گرتن و گواستنەوە دائەنرێت، بەڵام دواتر دوای سەلماندنی ئەو تۆمەتەی کە ئاراستەی کراوە ڕوبەڕووی کراوەتەوە لەلایەن دادگاوە ئەو کەسە سیفەتی تۆمەتبارەکەی گۆڕێ بە تاوانبار بەو پێش کە هەر کەسێک سزادرا و تۆمەتەکەی بەسەر ساغ بووە لە دادگا و ڕوانەی بەڕێبەراتی چاکسازی گەورانی سلێمانی کرا سیفەتی تۆمەتباری ئەگۆڕێ بۆ تاوانبار. ئەو کەسانێک کە لێرن سەرجەمیان بەپێی یاسا تاوانبارن، بەڵام تاوانەکان جۆراوجۆر، بەڵام تاوانەکانیان جۆراوجۆر زۆر باشەکانیشان هەر زۆر باشە. بە پرسیارەکە ئاوای لێ بکەین ئەوانەی دێنە چاکسازی چێن و ئەو تاوانبارانە مەسەلەن بۆ چۆن پۆلێ نەکرێن لێرە، ینی بەبەسمان وایە کە جەنابەت باس لەوە کرد کە وتت تاوانەکان جۆراوجۆرن سزاکانیشان جۆراوجۆرن، بەڵام ئێوە چۆن پۆلێنانەکەن چۆن تەعاملیان لەگەڵات؟ بەڵێ بەداخەوە بەڕێبەراتی چاکسازی گەورانی سلێمانی توانایی لە خۆگرتنی تەنها 900 سزادراوی هەیە بەپێی ستاندارد، بەڵام لە ئێستاە بەڕێبەراتیمان زیاتر لە 1950 سزادراو لە خۆی ئەگرێت. ئەو ژمارەیەش دابش بوون بەسەر دوو بەشی سەرەکیە، بەشی ئەحکامی سەقیلە و ئەحکامی خەفیفە واتە سزای سووک و سزای خورس، دواتریش لە ناو ئەو بەشانە جارێکتر پۆلێن کراونەتەوە بەپێی مادەی یاسایی سزاکەیان، بەپێی مادەی یاسایی سزاکەیان هەر یەکە و لە ڕاڕەوەکە دانراون کە هەر ڕاڕەوە لە 6 هۆڵی سزادراون پێکاتووە، جارێکتریش لە ناو ڕاڕەوەکانیانە بەپێی ماوەی سزاکەیان پۆلێن کراونەتەوە تا هەست سزادراوێک کە یەتە بەڕێبەراتی چاکسازی گەورانی سلێمانی 3 جار پۆلێ نەکرێت، جارێکیان بەپێی ماوەی یاسایی سزاکەی ئەحکامی سەقیلەیە یاخود خەفیفەیە، جارێکتر بەپێی مادەی یاسایەکرێتە ڕاڕەوەکانەوە، لە ناو ڕاڕەوەکانیشە جارێکتر بەپێی ماوەی سزاکەی پۆلێ نەکرێتەوە. باشە بە فرسەتی ئەزانم کە لێرە پرسیارە بکەم ئەوش ئەوەیە کە جاران لە زیندانە بەتەکید هین هەبوو، ینی چۆنەڵێ ئەوەی کە پیانەوت لێدانی جەستەیی یاخود با بڵێنەوەی کە زۆر جار لێدانی معنەوی ینی لە ڕووی کاریگەری دەرونیەوە لە چاکسازیەوە بۆ تحقیقات یاخود بۆ گەشتن بە مەبەستێکی دیاریکرا و لێدان هەیە؟ وەکو پێشتر پێم وتی لە چاکسازی گەوران سلێمانی ئەو کەسێک کە هاتۆتە چاکسازی هەموو ڕێکاری یاسایەکانی تەواو کردووە، لێرە هیچ تحقیقی قوویە هیچ لێکۆڵینەوەکی لەگەڵا ناکرێت، بەڵام ئەوەی کە هەیە لەوانە بێت زۆر جار لە ناو هۆڵەکانە چەند سزادراوێت بە شەڕیان یاخود حاڵەتێکی تریان هەبێت کە ڕوبەڕووی لیژنەیەکی لێکۆڵینەوەمان هەیە کە لە یاساییەک و ئەفسەرێک و توێژەرێکی کۆمەڵایەتی پێکاتووە بۆ ئەوەی ئەو کەسانی لە ناو چاکسازی ئەگەر کێشەیەکیان هەبێ لە یەکتری دوورەخرێنەوە ئەخرێنە ژووری تاکەوە
بۆ ماوەیە کە ئەو لیژنەیە دیاریەکات. تا چەند ئێوە پشت بە ژووری تاکە کەسی ئەبەستن بۆ سزادراوە؟ ئێمە ژووری تاکە کەسیمان هەمان سیفاتی ژوورەکانی خۆیانیان هەیە، مە بەسمان تەنها ئەوەیە کە ئەم کەسانی کە شەڕەکەن یاخود کێشەیەکیانە بێت لە یەکیان دوورخەینەوە، نەک مەبەسمان ئازاریان بین یاخود کردەوەکی نایاساییان لەگەڵ ئەنجام بین. کاک شێرکۆ تەمان پێشتریش من لە پێشێکی بەرنامەکە باسم کرد کە سیفەتی باوا بڵێن بند کراوە یاخود با بڵێن زیندان ئەوەیە کە ئەم مرۆڤ کە لە ژیانی دەستە جەمعیە گرفتێکی دروست کردووە واتە بەشێک لە ژیانی بووە بە شتێکی نێگەتیڤ ئەبێم چاکسازیانە لێرە مەسەلەن بۆ منە ئەو بەشەی چاکەنەوە ئیسلاحی ئەو بەشەی ئەم ئینسانە بکەن. ئێوە پرۆسی ئیسلاحکردنی یا با بڵێن چاکسازیکردنی ئینسانەکان لەلای ئێوە بە چ شێوەیەکەوە چۆن ئیسلاح لە ژیانی ئەو کەسایەکەن کە دێتە ئێرە؟ بەڵێ بەرنامەی چاکسازی بۆ چاکردن و شیاندنەوەی سزادراوان بە دوو شێوە ئەکرێت. یەکەم ئەو سزادراوانی کە ماوەی یاسایی سزاکانیان کەمە ئەو پێویستیان بە پرۆسەیەکی کەمتر هەیە یاخود لەو کەسانەی کە ماوەی یاسایی سزاکانیان بە نمونە 20 ساڵ سزادراوە یاخود 15 ساڵ سزادراوە ئەوانە پێویستیان بە پرۆسەیەکی دوور و درێژتر هەیە یاخود کارکردنی زیاتر هەیە لەگەڵیانان. بۆیە ئێمە لە ڕێی توێژەرانی کۆمەڵایەتی ناو چاکسازی کە هەرچەند ئەوانیش جارێکتر ژمارەیەکی زۆر کەم و دیاریکراون ڕێژەیان ڕۆژانە چەندین خول بۆ سزادراوە نەکرێتەوە بەمبەستی چاکردنیان و بە پێویستی شێزانم هەر لێرە سوپاسی ڕێکخراوی وچان بکەم کە ئەوانیش چەندین توێژەری کۆمەڵایەتی و توێژەری دەرونی و چەند پزیشکێکی دەرونیان هێناوەتە ناو چاکسازیەوە کە بنکەیەکمان بۆ کردوونەتەوە ئەو ماوەی 2 ساڵە بێ بە عقد کارەکەن لە بەڕێوەبەری چاکسازی گەورانی سلێمانی. بەبەستمەوە بە دیاریکراوی ئەو مادانەی کە ئێوە بۆ چاکسازی بەکاری هێنن چین هەر بابەتە کۆمەڵاتی و دەروونزانیەکانن یاخود لە بوارێکی ترمانەیە کە پێ بواری ئاینی شانسی مامۆسایەکی ئاینی یاخود وا بڵێن کەسێکی شارەزای بواری ئاینیش هەیە لێرە مەسەڵەن ئێمە لێرە لە هەموو بوارەکانە کار لەسەر سزادراوە نەکەین هەم لەلایەنی پزیشکیەوە کە پزیشکی پسپۆڕێتە ئێرە بەمەبەستی ئەو کەسانی کە نەخۆشیێکی دەرونیان هەیە یاخود کێشەیەکی دەرونیان هەیە هەم توێژەرانی کۆمەڵایەتی و توێژەرانی دەرونیش کاریان لەسەرەکەم لایەنێکی تریش کە لایەنی ئاینیە کە لێرە ئێمە گرنگێکی زۆرمان پێیاوە مامۆسایانی ئاینی ڕێگەیان پێدراوە کۆمەڵی بانخوازانی کوردستان لێرە هەفتانێن سەردانی سزادراوانەکەن بە هەموو هەفتەیەک نوێژی هەینی ڕێگەی پێدراوە بۆ سزادراوان کە مامۆسایەکی ئاینی پێشنوێژیان بۆ ئەکات کە لایەن بەڕێوەبەراتی ئەوقافی پارێزگای سلێمانیەوە دیاریکراوە. شوێنێکی گرنگە ئەم چاکسازی ئێوە بۆ ئاستی بینینی تاوان کۆمەلگایەکی سەردا پۆشرا و مەسەلەن جنجار و قەڵەباڵغا لە دەرەوە نازانی داخۆ مەسەلەن ئاستی تاوانکردن لە کۆمەلگایە لە چ ئاستێکایە بەڵام لەبەرەوەی کە سەمپڵەکان و نمونونەکان دێنە لای ئێوە بە تەئکید باشتر ئەزانن مەسەلەن ئاستی تاوانکردن لەم کۆمەلگایە لە چ ئاستێکایە و ئەو تاوانانێک کە باون و زۆرن لە ئێستا چین. بەڵێ ئاستی تاوان بەداخەوە بەپێی ئەو ئامارانی کە لە بەڕێوەبەراتیمانن ساڵ بە ساڵ ژمارەیان زیادی کردووە کە ئەوش لەوانە بێت پەیوەندی بە بارودۆخی سیاسی هەرێمی کوردستانەوە هەبێت لایەنێک تریش پەیوەندی بە زۆری ژماری دانیشتوانی هەرێمەوە هەبێت لە ئێستا کە ژمارێکی زۆر ئاوارەش لە خۆگرێت لە هەرێمی کوردستانە و ئەو تاوانانش کە بەپێی ئامارەکان لە بەڕێوەبەراتی چاکسازی ڕوو لە زیادبوونە تاوانەکانی کوشتن و بەکارهێنەرانی مادەی هۆشبەر زۆرترین ئەو سزادراوە ناگرێتەوە کە لە بەڕێوەبەراتی چاکسازی لە ئێستا ماوەی یاسایی سزاگەیان بەسەرەبن. بەڵێ کاک شێرکۆ مەسەلەن چ کوشتن چ بەکارهێنانی مادە سڕکەر و هۆشبەرەکان زیاتر لە گەنجانە ڕەنجی داوەتەوە زیاتر گەنجان بەکاری دێنن یاخود ئاساییە لە هەموو تەمەنەکان هەیە و لە ناو تەمەنەکانی شایە لە ڕەگەسی مەسەلەن ژن یا با بڵێن پیاو لە کام ڕەگەزیان زۆرترە. بەڵێ بەداخەوە ئەوەی کە هەیە لە هەموو ئاستەکانە لە بەڕێوەبەراتی چاکسازی ژمارەیان هەیە بەڵام لە هەمویان زیاتر بەداخەوە لە ناو گەنجانە بەکارهێنانی مادە هۆشبەرەکان یاخود ئەوانەی کە تاوانی کوشتن ئەنجامەیان زیاترە
بۆ پرسیارەکەی تریش کە ئێمە تەنها سزادراوی ڕەگەزی نێرمان لایە هیچ بەڕێبەراتی ژنان و مناڵان بەڕێبەراتێکی جیاوازن لە بەڕێبەراتی ئێمە. زۆر باشە ژێرکۆ ئەوانەی کە مەسەلەن بۆن منە مادەی هۆشبەر بەکارهێنن زیاتر لە ڕووی مەسەلەن بۆن منە بۆ پەیداکردنی بژێوی ژیانیانە لە ڕووی ئابووریەوەیە واتە ئاڵوێری پێیەکەن یاخۆت بەکاری دێنن بۆ خوانەی خۆن. بەڵێ ئەم بەداخەوە کە لە زۆربەی وڵاتانی پێشکەوتووە بەکارهێنەرانی مادەی هۆشبەر واتە ئەژمارەکرێن بە قوربانیانی مادەی هۆشبەر. ئەمانە ئەو کەسانە نین کە بازرگانی یاخود کڕین و فرۆشتن بە ئەو مادە قەدەغەکراوانەوە ئەکەن، ئەمانە قوربانیانی نی ئەو دەستی ئەو مادە هۆشبەرانن کە لە زۆربەی وڵاتانی پێشکەوتووە یاخود وڵاتانی دەوروبەرمانە. ئەمە پێویستە لە سەروەزارەتی تەندروستی کە بنکەیەکی چارەسەر بۆ ئەم کەسانە بکاتەوە و چەندین پزیشکی پسپۆر دابین بکات بۆ بەڕێبەراتەکانی چاکسازی یاخود لە وڵاتانە دان بنکەی سنتەرێکی چاکردنەوەی ئەم کەسانە هەیە، بەڵام لە بەڕێبەراتی چاکسازیە تا ئێسانیە کە ئەمەش پەیوەندی بە بارودۆخی هەرێمی کوردستانە هەیە. جارێک تریش پەیوەندی بەوە هەیە کە کەسی شارەزا لەوان بێت لەو بوارە یاخۆ پزیشکی شارەزا بەهۆی ئەوەی ئەو مادانە تازە هاتوونەتە هەرێمەوە چەند ساڵێکە کەسی شارەزا بەو شێوەیە نەبێت کە بتوان سنتەرێکی گەورە لە ناو چاکسازیە بکەنەوە، چکە ئێستا لە ناو چاکسازی گەورانی سلێمانی ئەمە زیاتر لە 280 سزادرا و بەکارهێنەری مادەی هۆشبەر ماوەی یاسای سزاکەیان بەسەرە بن کە ئەمە پێویستیان بە سنتەرێکی زۆر گەورە و پێداویستێکی زۆر هەیە تا ئەم کەسانە دوور بخرێتەوە لەو مادانە. پێویستە ماگانە پشکنینی تایبەتیان بۆ بکرێت تا بزانن ئاستی بەکارهێنانی ئەو مادەیان چەند بووە بە پێی بەرنمەیەک پزیشکی پسپۆر خۆی بۆ دیارێکە کە چۆن ئەو کەسانە وایان لێ بکرێ واز لە بەکارهێنانی ئەو مادە هۆشبەرانە بکەنەوە. بەڵێ کاک شێرکۆ بەکارهێنەری مادەی هۆشبەر ئەوەی کە بۆ خۆی بەکاری ئەهێنێ واتە ئەی کێشێ یازام ئەی خوا سزاکەی سوکترەیە و کەسی کە ئاڵوێری پێوەکە و کەسی کە مامەڵی پێوەکە لە ڕووی ئابووریەوە کڕین و فرۆشتنی پێوەکە بەپی یاسا مەوزوعی یاخود مەسائلی مادە هۆشبەرەکان مادەی چواردەی مخدراتە کە فەقەرەیەک و دووە فەقەرەیەکی بۆ کەسانەیە کە تیجارەت و بازرگانی بە مادەی هۆشبەرەوەکەن کە ئەمە ماوەی یاسای سزاکانیان بەتەئکید زیاترە لەو کەسان لە فەقەرەی دوو کە بەکارهێنەرانی مادە هۆشبەرەکانن کە ئەمانە هەژمارەکرێنەوە بە قوربانیانی مادە هۆشبەرەکان. ئەمانە ماوەی سزاکان بەتەئکید زۆر کەمترە لەوە بازرگانانی مادەی هۆشبەر. جەنابەت زۆر باسی ئەوەشت کرد کە ینی چاکسازی واتە توانای ئێمە بۆ چاکسازیکردن بە تایبەتی لەگەڵ هەندێک مادەیە یاخود لەگەڵ هەندێک بەندکراوە وەکو پێویست نییە، بە تایبەتی ئەم بابەتی مخدرات و هەروەها ئەم مادە هۆشبەرانە کە وازان مێژۆکەی تازەیە لەلای ئێمە بەڕاستیەوە چەند ساڵێکە ئەوە لە سنوورەکانە و داخڵە بێ وهایەتە ناو ژیانی ئێمەوە گەنە وازانم کۆمەلگای من کۆمەلگایکی زۆر خاوێن بووە لە ڕابردووە، بەڵام تۆ سەیرەکە ئەم بابەتە بابەتێکی زۆر هەستیارەوە شێوازی ئیسلاحکردن و چاکسازیشی لە هیچ شتێکی تر ناچێت، بەڵام ئێوە مەسەلەن بۆن منە با بڵێن بەو پرۆسی چاکسازیە بۆ ئەم جۆرە کەسانە چۆنە ینی چی دەکرێت بۆ ئەم کەسانە؟ بەڵێ ئێمە بە مەبەستی چارەسەرکردنی ئەم جۆرە کەسانە ڕێکخراوی وچان ئەو پێشتر ئاماژەم پێە چەند پزیشکێکی دیاری کردووە بۆ بەڕێوەبەراتی چاکسازی کە ئەمانە زۆر هاوکار بوون، چەندین خولیان کردوێتەوە کە بە گروپ چارەسەری سزادراویان کردووە یاخود ئەو کەسانێک کە زۆر کاریگەر بۆ لەسەریان بە شێوەی تاک سزادراوانیان بینیوە کە ئەمانە سوودێکی زۆری بە بەڕێوەبەراتی مانگەیاندووە لە ئێستا. بەڵام پێویستی بەڕێوەبەراتی چاکسازی گەوران پێویستی بەکردنەوەی سنتەرێکی ڕاهێنانەوەی ئەم کەسانەیە کە ئەم سنتەرە ئێمە چەندین جار نووسراومان ئاراستەی بەڕێوەبەراتی تەندروستی پارێزگای سلێمانی کردووە، بەڵام ئەوانیش بەهۆی قەیرانی دارایی و نەبوونی ستافەوە تا ئێستا نەیانتوانیوە لەو بوارەیە هاوکاریمان بکەن. کاک شێرکۆ لە ڕووی خزمەتگوزاریەوە خزمەتگوزاری لای ئێوە چۆنە هەر لە بابەتی خواردنەوە تاکو شێوازی خەوتن و پێداویستی بژانکردنی ئەوەی کە مەسەلەن بۆن من لێرە ئەمێنێتەوە یاش خۆت ئەو ژوورانەی کە هەتانە ئەو هۆڵانەی کە هەتانە
بە قەرەباڵغێکی زۆر بندکراوی تیاژی یاخود ئێوە چۆنەڵی حدودێکتان داناوە سنوورێکتان داناوە کە ژوورێک یاخود با بڵێن هۆڵەگە بێت چەند کەسێکی تیابێت. بەڵێ بارودۆخی سزادراوان لە بەڕێبرایەتیەکانی چاکسازیە پێم وایە هەمان بارودۆخی هاوڵاتیانە کە لە دەرەوەی چاکسازیەکان ئەژین چکە هاوڵاتیان لە ئێستا لە باروگوزەرانێکی زۆر سەختان بەهۆی قەیرانی داراییەوە کە ئەم هۆکارەوای کردووە کاریگەری لەسەر بەڕێبرایەتەکانی چاکسازیش هەبێ چکە چاکسازیەکان ژمارەیەکی زۆر لە سزادراوان لە خۆیان ئەگرن. ئەم سزادراوانە تەنها ئەوە نییە ئەم کەسە خۆی لە ناو چاکسازیا بێ کێشەی تەنها خۆیمان هەبێ، ئێمە زیاتر کێشەی کەسوکاریمان هەیە لە دەرەوە زۆرترین ڕێژەی سزادراوانمان ئێمە پێشتر لێرە لە ناو چاکسازیە زیاتر لە 600 سزادراوکاری چنینیا کرد بە نمونە لە ئێستا ئەو 600 سزادراوە بێکار بوون کە بێکار بوون توانای ئەویان نیە هاوکاری ماڵ و مناڵیان بکەن لە دەرەوە کە دواتر ئەبێتەوە بە کێشە بۆ ئێمە. بەڵام لە ڕووی پێویستیەکانی ناو چاکسازی مەسپاسی حکوومەتی هەرێمەکەین کە تا ئێستا هاوکارێکی باشی بەڕێبرایەتەکانی چاکسازی بۆ ڕای قەیرانەکان توانراوە کە هاوکاری باشتر بکرێت لە فەرمانگەکانی تر. کاک شەرکۆتوانی بە ئاساییە بە تهدید کراوی یاخود باڵێ بەداتا ڕەخەمی مەسەن بۆ منە ئەو سزادراوانێک کە لەسەر مادەی هۆشبەر و زائیدەنەوە ئەو کەسانێک کە لەسەر مادەی قەتڵ حکم دراون ئەتوانین بە ڕقم بماندەنێ بمان بڵێن ئەوە کەسە لە لای ئێمە هەیە. پێشتر ئاماژەم پێیا کە سزادراوانی بەکارهێنەرانی مادەی هۆشبەر زیاتر لە 280 سزادراون لە بەڕێوەبەراتی چاکسازی گەورانە ئەو کەسانش کە تاوانی کوشتنیان ئەنجام داوە لە چاکسازیە ئەوانی ژمارەیان لە 200 بۆ 250 سزادراو ئەبێت بۆیە زۆرترین ڕێژەی ناو بەڕێوەبەراتێکە پێکهێنا. باش کاک شەرکۆ ئێمە وتمان جۆرەکانی با بڵێن تاوانکردن یاخود با بڵێن جۆرەکانی تاوانکارە و کەسێک کە مەسەن بۆ منە تاوانێکی کردووە جیاواز مەسەن بۆ منە لە هەموو بەشەکان ڕەنگە سەمپڵێک هەبێ بەشێک ینی نمونە هەبێ لە لای ئێوە، بەڵام ئێوە بۆ هەر هەمویان یەک جۆر پرانسیب یەک جۆر تەعاملتان هەیە یاخود مەسەن دەشێت کەسێک قەتڵێکی کردبێ یا مادەی هۆشبەری بەکارێ نابێت لەگەڵ کەسێکا کە شەڕێکی سادەی کردبێ و چەند ماوەیەکی کەم لە لای ئێوە بمێنێتەوە ئەو تەعاملانە ئێوە چۆن ئەکەن ینی هەچی بەندکراوە بە یەک جۆر تەعاملی لەگەڵاکرێت تەعاملی جیاوازی هەیە. ئەمە سەبارەت بە مامەڵەکردن لەگەڵ سزادراوانە لەلایەن لە کاتی هاتنی ئەو سزادراوە بۆ بەڕێوەبەراتی چاکسازی گەورانی سلێمانی سەرەتا سزادراوەکان نێرێتە بەشی پێشوازی لە بەشی پێشوازی چەند ڕۆژێک ئەمێنێتەوە لەو ماوەی مانەوەی کە لە بەشی پێشوازیە توێژەری کۆمەڵایەتی ئەبینێ هەڵسەنگاندنێکی سەرەتایی بۆ سزادراوەکە ئەکات دواتر فۆرمێکی بەشی یاسایی بۆ پڕەکرێتەوە دوای ئەوەش ئەنێرێتە مەڵبەندی تەندروستی تا پشکنینی تەندروستی بۆ بکەین بۆی بزانین ئەم کەسە نەخۆشی درێژخایەن یاخود گوازراوەی هەیە یان نایەخود نەخۆشی دەرونی هەیە بۆی بتوانین باری دەرونی کەسەکە یاخود باری تەندروستی کەسەکە بە تەواتی هەڵبسەنجێن ئەنجا بینێرینە ناو بەشەکانی خۆیان بەپێی مادە یاسایەکانیان چکە زۆر کەسەیەکە لە سەرەتای هاتووە نەخۆشی گوازراوەی هەبووە کە ناتوانانی بخرێتە ناو سادراوانی ترەوە تا ئەوانی تر توش نەبن دواتری شە بۆ ئێمە دروست نەکات یاخود کەم ئەندام بۆ پێویستی بە مامەڵەیەکی تایبەت هەبووە کە شوێنی تایبەتی بۆ دابنێن ئەم کەسانە لە بەشی پێشوازی دائەنرێت. بەڵام مامەڵەیەک تر هەیە لە ناو سادراوانە بەپێی مادەی یاسایی یاخود ماوەی سزا هەڵسەنگاندنی سزادراوەکە ناکرێت تەنها بەپێی ئەو سزادراوە خۆیەتی کە لە ناو چاکسازیە چەند پابەندی ڕێنمایەکانی ناو بەڕێوەبەراتیەکە ئەبێت چەند پابەندی بەشەکەی یاخود توێژەرانی بەشەکەی ئەبێت کە کاری لەگەڵا ئەکەن چەند جددیە لە پابند بوون بەو کارانەوە بەو شێوەیە هەڵ ئەسەنگێنرێن نەخود ئەم کەسە بەپێی مادەکەی ئێمە مامەڵەی لەگەڵا بکەین ئەمە ماوەی سزاکەی قورسە ئێمە بچین مامەڵێکی قورسی لەگەڵا بکەین چکە ئێمە زۆربەی سزادراوانمان هەیە هەرچەند ماوەی سزاکەیان زۆر قورسە و زۆر مادەکانیان زۆر لە ڕووی یاساییەوە زۆر گرانن بەڵام باشترین کەسیشن و هیچ مەترسێکی شیان نییە و کەسانی زۆر ئاساین لەوان بێ لە حاڵەتێکە تاوانێکی ئەنجام داوێت تیاشیانە کە
هەرچەند ماوەی سزاکەی زۆر کەمە یاخود تاوانەکەی ناچێتە جینایەش بەڵکو جونحیشە بەڵام لە ناو چاکسازیە پابەندی ڕێنمایەکان نابێ و چەندین کێشێتری بۆ خۆی دروست کردو یاخود چەندین جار وای کردووە کە کێشەیەکی وای یا مادەی هۆشبەری بەکارهێناوە یاخود شەڕەکی وای کردووە کە جارێتتر حالی تحقیق کراوەتەوە مدەیەکی تر سزادراوە لەسەر ئەو فعلەش لەناو چاکسازیە یعنی ئەو پێوەری سزادراوەکان بە خودی کەسەکە خۆیەتی بەپێی مادەی یاسایی یاخود بەپێی ماوەی سزاکەی بێت. زۆر سوپاس کاک شێرکۆ بەشی یەکەمی بەرنامەکەمان لێرە کۆتایی هات پشوە گۆرەگرنی و دوای درێژە بە گفتوگۆکەمانە دێ بەڵە خۆشەویستان دوای ئەم ناوەڕە کورتە دێنەوە خزمەتان. بەڵ خۆشەویستان جارێککە سڵاو لە ئێوە خۆشەویست بەردەوامە بین لە گفتوگۆکردنمان لەگەڵ بەڕێز شێرکۆ عارف بەڕێوەبەری چاکسازی گەورانی سلێمانی. کاک شێرکۆ مرۆڤ لە لەحزەی زیندانە یاخود با بڵێن لەو پرۆسەیە کە لەو ژیانە باوەی کە هەی بۆ لە پێش لە کۆمەڵگایە کێتە ناو زیندانەوە زۆر جار بەخۆیان چێتەوە پرۆسی بەخۆداچوونەوە و هەروەها پرۆسی تەنهاکردنی زۆر جار ئەیگەڕێتەوە بۆ لای خۆی زۆر جار چیرۆکی زۆر چۆنڵێ حەزین و زۆر جار زۆر ینی سۆزدار و ئەوانە بیستین تۆ لەوەتەی لەم بەڕێوەبەرایەتی کارێکی هیچ کەم لەو چیرۆکانێک کە دروست بوون یاخود بیستوتن یاخود زیندانێک جاری وای هەر بەخۆی چیرۆکێکە شتێکی لەو بابەتە هاتۆتە بەردەمی تۆ بەرچاوی تۆ کە زۆر بجۆڵێنە یاخود ئەم کاریگەری ئەم جۆرە چیرۆکە ئەم ژیانکردنە زۆر کاریگەر بن لەسەرت. بەڵێ بەتاکید زیندانی وا هەبووە یاخود کەسی وامان هەبووە کە سەرەتا هاتۆتە بەڕێوەبەراتی چاکسازی لاوان بە کەسێکی زۆر شەڕەنگێز بوو بێ کەسێکی زۆر لادەر بووە بە پێی یاسا بەڵام دوای ئەوەی کە ماوەیەک لە چاکسازی بووە زۆر بەخۆیان چۆتەوە لە ئێستا کەسێکی زۆر باشە ئەمە کەس هەبووە کە هاتۆتە ناو بەڕێوەبەراتی چاکسازی لە بنەڕەت تا خوێنەواریشی نەبووە نەیتوانیوە دوای ئەوەی کە لێرە توانیوەتی بخوێنێ چکە ئێمە لە بەڕێوەبەراتی چاکسازی گەورانی سلێمانی قوتابخانەیەکمان هەیە کە تا ئاستی نۆی بنەڕەتی تایە بڕوانامەکانیان دانپێنراوە لەلایەن وەزارەتی تەربیەوە کەسەکە توانێتی لێرە درێژە بە خوێندن بات بخوێنێت کە لە ئێستا کەسمان هەیە سێ زمان ئەزانێت کە هاتۆتە چاکسازی خۆی هەر لە بنەڕەتدا خوێنەواریشی نەبووە زۆر کەسمان هەیە لە پەیمانگا و زانکۆکان ئەخوێنن کە بە دەرەشی تاقیکردنەوەکان ئەنجامێن و سەرکەوتنی زۆر باشیان بەدەستێناوە خوێنکارمان هەبووە خوێنکاری کولی طب بووە کە لێرە درێژەی بە خوێندنەکەی خۆیاوە ینی کەسی زۆر باشی تیا بووە طبعاً زیاتر لەوانە بێ بۆ دەرەوە تەنها ئەو شتانە ئەڕوات کە لایەنە خراپەکێتی بەڵام لایەنی زۆر باشیش هەبووە لە ناو و چاکسازیە کە خەڵک کەسانێک توانیوانە کە فێری کارکردن بن یاخود لە ناو چاکسازیە فێری جۆرێک لە پیشەیەک بن و دوایی لە دەرەوە من زۆر خۆشحاڵم کە لە دەرەوە کەسێکە بینم لای خۆمان بنکرا بۆ چەند ساڵێک ئێستا لە دەرەوە دوکانێکی داناوە کە چەند شاگردێکی تری بۆ خۆی هەیە زۆر کەسمان هەیە کە ئێستا متەرجمە چەند جار هاتوتەوە بۆ ئێرە سەردانی بەڕێوەبەراتیمانی کردووە کە خۆی لێرە خوێنەواری نەبوو بەس ئێستا متەرجمە لەگەڵ هێزی هاوپەیمانانە یاخود لەگەڵ کۆمپانیایەکە زۆر باشە زۆر حاڵەتی لەو شێوەیە هەیە بەڵێ کاک شێرکۆ ئەوانەی کە مەسەڵەن بۆن منە لێرە مافی خوێندنیان وەکو وت ئێمە قوتابخانەیەکمان هەیە ناوەندی یا دوا ناوەندی تەواوەکە بەس ئەگەر مەسەڵەن بۆن منە حکوم درا بوو ئەی چۆن زانکۆ خوێنێ مەسەڵەن یا مەحەدە خوێنێ بەڵێ ئەوە بە شێوەی دەرەکی ئەتوانێت بخوێنێت کەسێکە بۆ بڵێن کە دەگیر کراوە دوای ئەوەی کە سزادراوە خۆی لە بنەڕەتدا خوێنکاری لاوانە بێ ئێشێ لە قۆناغەکانی زانکۆ ببێ یاخود لە پەیمانگا بوو بێ ئێمە بۆی کە ئەو مافەی نەفەوتێت ناهێڵین دا ببڕێ لە خوێندنەکەی ئەتوانین لە ڕێی تۆژرانی کۆمەڵاتی و کار ئاسانی بۆ کرێ لەگەڵ زانکۆکە یاخود پەیمانگاکە یاخود خوێنکاری شەشی ئامادەیی بووە کە ئێستا 12 بنەڕەتیەکات کار ئاسانی تەواویان بۆکەین بۆ خوێندن. کاک شێرکۆ دیاردەیەک هەیە لە ناو کۆمەڵگای ئێمە نازانم تا چەند تێڕوانیەکە خۆی با بڵێن دیاردەکە دروستە ئەویش ئەوەیە کە
بەندکراو یاخود با بڵێن و کەسێک کە جارێک لە جارەکان شانسی هەیە بێتە زیندانەوە کۆمەلگاز بە چاوێکی ترسێریەکانی هەست ناکە کەسێکی ئاساییە بزانم بۆ منە پێ وایە ئەمە زیندانی کراوە مادەم زیندانی کراوە کەواتە شتێک لە ژیانیا هەیە کە بای ئەوواکە کە بچێتە زیندان کەواتە ئەمەکەم و کوڕێکی زۆر هەیە لە هێنا جاری وایە لە پرۆسی زەواجکردن ئەمە گرفت بۆ ئینسانەکە دروستەکە بە تایبەتی ئەگەر گەنج بێ تا چەند ئەمانی حەقی خۆیەتی کۆمەلگا بەم چاوە سێری هینکە و شتێکی تریش هەیە هەر پێویستی کەمەوە بەمە نازم مەترسێکی گەورە یاخود داڵێن ترسێکی گەورە لە زیندان هەیە ینی من ئەمڕۆ هاتم وتم ئەچم بۆ زیندان خێزانەکەم وتی بۆ چییەچی ینی پرسیارێکی زۆر هینی هەبوو لە کاتێکا کە ئێمە هاتوین بۆەوەی کە دیدارێک لەگەڵ جەناب تا بکەین مەبەست ئەو مەترسیە یاخود بڵێن ئەو چاوی کە کۆمەلگا بۆ زیندانی هەیە چاوێکی ئاساییە بەداخەوە کە خەڵک لە زیندان ئەڕوانێ بە هەمان تێڕوانینی ڕژێمی پێشوو لە زیندانەکان ڕوانێ بەڵام لە ئێستا زۆر کەس هاتووە بە شایەتی و کەسانەی کە لەم کەناڵەوە بەڕێزەوە کە ئێستا ئەم گفتوگۆیە بینن زۆر خوێنکار هاتووە یاخود ئێمە ساڵانەکە خوێنکاری زانکۆکان سەردانی بەڕێبەرایەتیمانەکەن تێڕوانینێکی زۆر خراپیان هەبووە بۆ چاکسازی بەڵام کاتونە چاکسازی وا هەستیان کردووە کە بە هەمان شێوەی زانکۆکەی خۆیان خەڵک لێرە ژیان بەسەرەبات بۆیە لێرە کەوتوتە سەر ئاستی ڕۆشنبیری ئەو کۆمەلگایش کە کەسێک بە چاوێکی کەمتر سێر بکە کە ئەم کەسە تاوانێکی کردێت چکە تاوانکردن لەوانە بێ هەمومان شایانی ئەوە بن کە تاوانێ ڕۆژێک لە ڕۆژان تاوانێ بکەین بەڵام گرنگ ئەوەیە کە بەردەوام نەبین لەسەر تاوانکردن گرنگ ئەوەیە کە ئەو کەسانە کە بەخۆیان ئاچنەوە دواتر کەسانێکی باش بن کە بەدڵنیاییەوە ئێمە ئەگەر بەراورد بکەین بەو کەسانی کە بەڕێبەرایەتی چاکسازی گەورانی سلێمانی ئێمە ئێستا ژمارەی باشمان لە 10,000 کەسە ینی تا ئێستا لە کاتی بنیادنانی ئەم بەڕێبەرایەتیە تاکو ئەمڕۆ زیاتر لە 10,000 هاوڵاتی سزادرا و هاتووتە بەڕێبەرایەتیمان بەڵام ئەوانەی کە گەڕاونەتەوە لەو ژمارەیە کە تاوانیان ئەنجاماوەتەوە ئێستا ژمارەیان لاوان بێت لە حدودی 100 سزادراوێکا بێت کە پێیانەوترێ سزادراوی گەڕاوە لە ناو چاکسازیان کە ئەمە پێوەرێکی کەمە ینی بە خۆشحاڵیەوە بۆ شێوەیە نییە کەوتۆتە سەر لایانی ڕۆشنبیری کۆمەلگاکە بۆیە پێویستە ئەو کۆمەلگا ئێمەش بە چاوێکی ڕێزەوە سێری ئەم کەسانە بکات وایان لێ بکەین کە ئەم کەسانە بەردەوام نەبن لە تاوانکردن بەڵکو ئەم کەسانە هاوکاریان بکەین دەستیان بگرین کە جارێکتر دووبارە نەگەڕێنەوە بە چاکسازی و شایانی ڕێزیشن لە ناو کۆمەلگا کاکشێرکۆ ئەوانەی کە ئەتوانن ئەو بەندکراوە یاخود بڵێن ئەو تاوانبارەی کە ئەتوانێت ئیجازە وەربگرێ باتە بڕاتەوە بۆ ماڵەوە بۆ ماوەیەکی دیاریکراو چۆنەوە چێن ئەوانەیە کە مافی ئەوان هەیە کە ئیجازە وەربگرن سەبارەت بە مۆڵەتی سزادراوان کە ئەویش ئیمتیازێکی ترە لەو ئیمتیازانەی کە بەڕێبەرایەتی چاکسازی بۆ سزادراوانی بە پێی سیستەمی ژمارەیەکی ساڵی 2008 ڕێگەی بە سزادراوان ناوە کە هەر سزادراوێک کە بە مادەی ماوەی یاسایی سزاکەی سزای لە سێدارەدان نەوت یاخود لەو مادە یاسایانە نەبێت کە کاریگەریان لەسەر ئەمن و ئاسایشی هەرێمی کوردستان هەیە ئەتوانن دوای تەواوکردنی ڕۆبعێکی فعلی ماوەی یاسای سزاکەیان لە چاکسازی یاخود لە کاتی تەوقیفیشە ئێمە هەر بۆیان حساب بکەین ئەتوانن داوا پێشکەش بکەن بۆ مۆڵەت بەڵام قورس نییە مۆڵەت وەرگرتن قورس نییە بەو شێوەیە لە چا ئەوەی کە ئێمە ژمارەیەکی زۆر ئێستا ئەم ساڵ ئامارێکم لابوو کە زیاتر لە 250 سزادراوی بەڕێبەرایەتیمان ئەم ساڵ ڕۆشتونەتەوە کە ئەم کەسانەکە مۆڵەت وەرەگرن چەند ئیجراعاتێکی ئەوێت ئیجراعاتەکان پێویستی بە سێ کەفیلە پێویستی بەوەیە کە حیزێکی عقار دابنێت یاخود بڕێک پارەش لە 5 ملیۆنەوە بۆ 10 ملیۆنەوە بۆ 25 ملیۆن لە بەڕێبەرایەتیمان دابنێت تا گەڕانەوەی ماوەی مۆڵەتەکەشی 5 ڕۆژە بەڵام ئەم مۆڵەتە وای کردووە کە کاریگەریەکی زۆر باش بۆ سزادراوان دابنێت بۆ ئێمە چەند جار داوامان کردووە ڕۆژانی مۆڵەت بۆ سزادراوان زیا بکرێت چکە کاریگەریەکی زۆر باشی هەیە کە پەیوەندی خێزانی ئەم سزادراوە لەگەڵ مناڵەکان یا لەگەڵ خێزانەکەیە ئەو عیلاقە خێزانی ئەمێنێت کە هەیە کە ئەم مناڵانەی وا هەست بکەن ئەم کەسە
باوشی ئەم مناڵانەیە یاخود کاریگەری هەبێ لە سەریان چکە ئێمە ژمارەیەک لە سزادراوان کە مەشمول نین یاخود ڕێگە پێدراو نین بە مۆڵەت ئەوانە لە ڕووی کەسوکاریانەوە یاخود ماڵ و مناڵیانەوە حاڵیان زۆر خراپە کە زۆر کەسیان تا ئەو ئاسە ڕۆشون کە خێزانەکانیان لیان جیابەتەوە یاخود مناڵەکانیان لە خانەکانی کوڕان و کچان دانراوە. کاک شەرکۆ قەت ڕوویاوە تەوانە مەشتێکی زۆر ئینسانیە کە تۆ بەندکراوێک کە تۆمەتبارە یاخود با بڵێن تاوانبارە لە زیندانەوە بتوانێت وەکو ئیجازە یاخود وەکو مۆڵەتێک وەریگرێ بچێتەوە لەگەڵ ئایلەکە ماوەیەک بچووی دوایی جارشکە بێتەوە بەڵام قەت ڕووی داوە ئەو کەسانە مەسەلەن نێنەوە واتە پشکنە هەموو ئەو کەفیل و هەموو ئەو چۆنەڵی هێنا عقارێک کە دایانناوە ئەو بەڵگە نامە و نازانەوەی کە وەکو ئێوە وەکو مستەمسەکدایان بەکاری دێنن قەت بۆ نێنەوە ینی مەسەلەن بۆن منە ئەوەی کە هەڵرێتەوە گرفتەکە بۆ کەفیلەکانی بمێنێتەوە. بەڵێ سەبارەت بە مۆڵەتی سادراو هەر چەند لایەنی باشەی زۆر زۆرە بەڵام بەتەئکید لایەنی خراپەشی ئەوەیە کە زۆر جار سزادراوە کە مۆڵەتمان پیاوە ئێستا چەند حاڵەتێکمان هەیە لە ئێستا لام دوو حاڵەتمان هەبێت کە مۆڵەتمان پیاون و وێڕای ئەو ئیجرئاتە یاسایانەش کە پێیان کراوە بەپێی بیاساکە بەڵام هەر نەگەڕاونەتەوە چاکسازی. ئێمە سکاڵە یاساییمان لەسەر کەفیلەکانی تۆمار کردووە چکە بەپێی یاسا بێ ئەو کارە ئەنجام بین بەڵام تا ئێستا نەگەڕاونەتەوە چاکسازی. بەڵام ئەمە هەر کاری نەکردوتە سەر ئەوەی ئێمە بین لایەنە باشەکەی کە بەو شێوە زۆرەیە لەبەر چاو نەگرین و بچین مۆڵەتی زادراوان ڕابگرین لەسەری. زۆر باشە کاک شەرکۆ شتێک کە مەسەلەن بۆن منە زۆر مەسەلەن گرنگە ئەوەیە کە زۆرێک لە فەیلسوفان واروەها لە نووسەران واروەها لە بیرمەندان و تەنانەت لە سیاسیەکانیش زۆر جار لە دنیاە کەوتونە زیندانەکانەوە یاخود چوونە چاکسازیەکان بەڵام هەمیشە چاکسازی شوێنێک بۆ دروستکردنەوەی ئومێد لە ئینسانەکەیە واتە ڕەنگە کەسێک ڕۆژ پێتە ژوورەوە بۆ چاکسازیێک وا بڵێن بۆ زیندانێک بێ بەهرە بوو بێ یاخود ناومێد بوو بێ بەڵام کە هاتۆتە مەسەلەن بۆن منە بۆ بە کەسێکی ئەکتیڤ و بە کەسێکی چالاک ینی کامەن ئەو سیاسەتمەداران بەناوبانگانی دنیا و زیندانیان نەبینی بێ. قسەکەمان لەسەرەوەیە ئایا لە لای ئێمەش باوا بڵێن چاکسازی ئێمەش ئەو شانسە گەورەی هەیە کە جارشکە ئەوانەی کە دێنە ئێرە ومێتێکی گەورەیان تیا دروستکاتەوە و هەروەها چۆنەڵی بە جۆرە لە جۆرەکان بیان کاتە کەسێکی دیار و ئەکتیڤ لە ناو کۆمەڵدا. بەڵێ وەکو پێشتر باسم کرد چاکسازیەکانی هەرێم بڵێن بە تایبەت بە شایەتی ئەو کەسانی کە خۆیان لێرە زیندان بوون و یاخود ئەوانەی کە سەردانی زیندانیان کردووە یان ئەوانەی کە پێشتر زیندانیان هەبووە لە کاتی ڕژێمی پێشوە ئەوانە ئەتوانن ئەو بەراوردانە زیاتر بکەن بۆ ئێمە بۆ کارەکانی چاکسازی. تاوان ئێستا ئێمە هەرچی بۆ سزادراوانی خۆمان بکەین لە ئێستاە ئێمە بە زۆری نازانین چکە ئێمە ئەو کەسانە بە کەس و هاوڵاتی خۆمان نەزانین بۆیە پێویستیشە لەسەرمان چی بکرێت لە هاوکاریکردنیان بۆیان بکەین بەڵام زۆر جار هەیە کە یاسا ڕێگر ئەبێت لە هاوکاریکردنیان بۆ بابەتە زۆر کەسیش هەبووە لێرە وەکو جەناب فەرموود کە هاتووە لێرە هیچ بەهرەیەکی نەبووە بەڵام لێرە توانیوێتی چەندین میهنە فێر بێت لە ناو چاکسازی. ئەو دوای باسەکەین کاک شێرکۆ بەڵام یەک پرسیاری گرنگ ئەویش ئەوەیە کە بەتەشید جەنابتان لە ئەم چاکسازیە کۆمەڵک حکومدراوت یاخود با بڵێن تاوانبارمان لایەکە پەیوەندیان بە مەسەلەن بۆن من لە سێدارەدان و واروەها چۆنەڵی ئەوەی کە پێکوتری ئەیدامکردنەوە هەیە بەڵام خۆتە زانی ئەو یاسایە لە هەرێمی کوردستانە جێبەجێ ناکرێ و لە لەحزەی جێبەجێ نەکردنیشە ئەو کەسانە لە ڕووی دەرونیەوە زۆر پەرێشان و زۆر ئیلاک و ئەلەم بابەتانە حاڵی ئەو کەسانەی کە مەسەلەن بۆن من ئەو تاوانبارانەی کە ئەم حاڵەتە ئەنگرێتەوە ئەم یاسای ئەنگرێتەوە لەلایەوە چۆنە؟ بەڵێ سزادراوانی سێدارە یاخود ئەو کەسانی کە سزای لە سێدارەدانیان هەیە لە بەڕێبەراتی چاکسازی گەورانی سلێمانی ژمارەیان 111 سزادراوە کە ئەو ژمارەیە ئێمە گەورەترین کێشەمان لەگەڵ ئەم سزادراوانەیە هەیە. کێشەکەمان بە لەو ڕۆ نییە کە ئەم کەسانە خۆیان خراپن بەڵکو لەوانە بە کەسانە بن زۆر لە سزادراوانی تر باشتر بن و بێکێشەتر بن
کێشەکانی ئێمە کێشەی یاساییە کە ئەم کەسانە زۆر جار کێشەیەکی یاساییان ئەبێت ناتوان ئێمە بۆیان چارەسەرکەین زۆر جار لاوان بێت لە مڵکداریە لە کێشەی خێزانداریە مناڵیان هەیە بۆ قوتابخانەکە بخوێنێ مشکلەمان بۆ دروستە بێ مناڵیان هەیە لە کاتی زەواجە کێشیان بۆ دروستە بێ خۆت زانی کە بە پێی یاسا ئەم کەسانە ئەبووە لە ماوەی سزاکان کە بەسەریان سەپێنراوە تەنها 30 ڕۆژی تریان هەیە بۆ تەعن کە لە قەرارەکە بن و دوای ئەوەش 30 ڕۆژی تریان هەیە بۆ جێبەجێکردنی بڕیاری دادگا کە ئەمانەتیانە ئێستا 18 ساڵ ماوەتەوە 18 ساڵە لە ڕووی دەرونی و لە حاڵەتێکی زۆر خراپە چکە ئێمە ئەگەر یاسای لێبوردن لە ساڵی 2007 و 2012 کە دەرچووە ئەم کەسانەی بە دەرکردووە لە لێبوردنەکە بۆیە بەو شێوە معلقیە ماونەتەوە نە ئەوەیە یاساکانکو خۆی بەسەرا جێبەجێ بکرایە لە کاتی خۆیان نە ئەوەشە کە حکومەکانیان بگۆڕدرێ بە جۆرێکی تر کە لەگەڵ چاکسازیا بگونجن چکە ئەم کەسانە لە ڕووی قانونیەوە کە ئەگەمە بێنە سەر لایەنە بنەڕەتەکە لە قانونە ئەم کەسانە نابێ هەر لە چاکسازیا بن چکە چاکسازی بۆ کەسێکە کە بگەڕێتەوە تاوانێکی ئەنجاماوە لە چاکسازیە هاوکاری بکرێت کاری شاندنەوەی چاکسازی بۆ بکرێت تا دواتر بگەڕێتەوە بۆ کۆمەڵگا بەس ئەم کەسانە لە ڕووی یاساییەوە بێ لە سێدارە بدرێن هەنی ئەبووە لە ڕووی یاساییەوە لە ناو چاکسازیە هەر نەبن بۆیە ئێمە جارێکتر داواکارین لە لایەنی دادگا و حکوومەتی هەرێمی کوردستان کە چاوێ بەم سزادراوانە بە سزای ئەم سزادراوانە بخشێنێتەوە کە وایەن لێ بکا کە لەگەڵ چاکسازیە بگونجن بۆی ئێمەش بتوانین کاریان لەسەر بکەین چکە زۆر جار ئێمە قسەیان لەگەڵاکەین یاخود توێژەرانی کۆمەڵایەتی سیمیناریان بۆ ڕێکە خات بەڵام ئانەڵەن ئێمە بێئەمەل بوون لە ژیان کە بچنەوە دەرەوە یاخود بچنەوە ناو ماڵ و مناڵیان لاوانە بێ وەکو پێویست گوێ بۆ توێژەرەکان نەگرن باشە شەرکۆ ئەی چێ مافی ئەوەی هەیە کە مەسەلەن بۆ منە حکوم با بڵێن دەستکاری بڕگەیەکی قانونی بکە یا مەسەلەن بۆ منە بە جۆرە لە جۆرەکان تۆمەتبارێک کە با ئەوە بڵێن تاوانێکی قورسی یاخود بەڵێن حکومەکەی قورسە حکومەکەی بۆ سوکەوە شانسی ئەوەی بداتێک کە جارێککە بگەڕێتەوە بۆ کۆمەلگا و شانسی ئەوەی هەبێت کە جارێککە بژی بڵێ سەبارەت بە دەستکاریکردنی یاخود گۆڕینی مادەی یاسایی کە ئەم شتانە بە دوو شێوە ئەکرێت یاخود لە کاتی سزادانیا کە ئەو کەسەی کە سزاکەی بەسەرا سەپێنراوە تەعن لە قەرارەکەیە و لە ڕێی مەحکەمەوە سزاکەی بۆ دابەزێنرێت چکە کە هەر بڕیارێکی سزادان کە مەرحەلەی باتی وەرگرت ناتوانرێت دەستکاری بکرێت دواتر تەنها بە فەرمانێکی لێبوردنی سەرۆکاتی لێبوردنی تایبەت بۆ سەرۆکاتی هەرێمی کوردستان یاخود فەرمانی لێبوردنی گشتی کە لەلایەن پەرلەمانی کوردستانەوە دەربچێت ئەتوانێت سزاکانیان بۆ سوک بکرێت. بە فرسەت ێزامەوە پرسیارە بکەم کاک شورکۆ زۆر جارەڵەن ئەو فەرمانی کە دەرەچێت لە بەناوی لێبوردنی گشتی یاخود لێبوردنی تایبەتەوە جار وایە دادگەری لەم بڕیارەیان نییە جەنابەت مەسەن بۆ منە بەڕێوەبەرێکی لە چەکسازیە تا چەنە مەڕاستە. بەڵێ ئێمە وەکو ئەو فەرمانانەی خۆت زانی لێبوردنی گشتی کاری پەرلەمانی کوردستانەکە بە پرۆژە یاسا لێبوردنە گشتێکە دەرەکات کە لە ئێستا بەداخەوە پەرلەمان لە کار خراوە کە ئەویش دوو جار لێبوردنی گشتی بووە ئەوەتی کە من ئاگادارم ساڵی 2007 و ساڵی 2012 دوو لێبوردن بووە. سەبارەت بە لێبوردنی تایبەتیش ئێمە چەند بڕیارێکی سەرۆکاتی هەرێمان لە ڕێی وەزارەتی کاروباری کۆمەڵاتیەوە دەستگەشتووە و جێبەجێشمان کردووە چکە ئێمە تەنها لایەنی جێبەجێکارین پەیوەندیمان بە لایەنی سیاسیەوە نییە کە خۆی چۆن تەفسیریەکە یاخود کەسێکی تر هەر کەسیان هەر لایەنە بە شێوەیەک تەفسیری فەرمانەکانی سەرۆکاتی هەرێم بکەن ئێمە ئەوەی کە پەیوەندی بە ئێمەوە هەبێ ئێمە لایەنێکی جێبەجێکارین هەر فەرمانێکی سەرۆکاتی هەرێم بۆ لێبوردنی تایبەت بگاتە بەڕێوەبەراتیمان لە ڕێی وەزارەتی کاروباری کۆمەڵاتیەوە ئێمە دەست جێبەجێیەکەین بەڵام سەبارەت بۆی دادگەری تیابێ یاخود دادگەری تیانە بێت ئەوان مۆزوعێکی ترە ئێمە ئەو کەسانی کە هاتن زۆربیان ئەو لێبوردنانی کە دەرچووە بۆ ڕیزی هێزەکانی ئاسایشی ناوخۆ دەرچووە یاخۆ ئەو کەسانی کە مەجلیسێکی تەحقیقیان لەسەر بووە یاخود کارێکی تریە بڵێن لە وازیان هێناوە لە ڕیزەکانی هێزەکانی ئاسایشی ناوخۆ یاخود پێشتر چوونەتە دەرەوەی وڵات فەرمانەکانی سەرۆکاتی هەرێم بە زۆری لەو بوارەیە بۆ ناڵین لە بواری ترانەوە بەڵام زۆری فەرمانەکان لەو بوارەیە بووە کە
پێم دەسەڵاتی یاسایی سەرۆکاتی هەرێمی کوردستانەکە پێویستی بێمەوە نییە. زۆر باشە کاک شێرکۆ دەکرێت مەسەلا ئەمە بکەمە بە کۆتا پرسیار ئەمیش ئەوەیە کە ئەو بەندکراوانی کە لێرن چۆنەڵی کاتێکی زۆر لەبەردەستیانایە بەوەی کە لە چوارچێوەی چۆنەڵی جوگرافیاکی مەسەلەن کەمە دێن و دەچن بەڵام تا چەند مەسەلەن بۆن منە لە ڕووی هوەریەوە لە ڕووی پیشەیەوە ئەمانە مەسەلەن فێری پیشەیەکەکرێن مەسەلەن بۆن منە ڕەنگەیەکی هەبێ مەسەلەن فێری مۆسیقا ببێ فێری ئیشی دەست ببێ فێری چنین ببێ نازانم ئەوە هەر باوە لە ناو هێنەکانە لە ناو زیندانەکانە با بزانین چاکسازەکەی بەڕێستان چ جۆرە هوەرێکی تایە و ئەو کەسانە کە لێرن تا چەند دەستڕەنجینیان تا دروستە بێت. ئێمە لە ڕێی هۆبەی تۆژەرانی کۆمەڵایەتیەوە چەندین خولپمان بۆ سزادراوان کردوت و لە بەرنامەشمانە زیاتریش بۆیان بکەینەوە بەڵام ئەوەی کە جێداخە ئەوەیە کە ئێمە ژمارەی پاسەوانەکانمان زۆر کەمە کە ئەوە پێویستی بەوەیە بڵێن خۆت زانی کە ئێمە هەر خولێ بکەینەوە پێویستی بەلایانی پشکنین و یاخود لایانی ئەمنی تۆڵ هەیە کە ئەمە وای کردووە لەوانە بێ ژمارەی خولەکانمان کەمتر بێت بەداخەوە کە ئەوش پەیوەندی بە لایانی دامەزرانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە کە ئێستا بۆ هیچ دام و دەستگای کارمەند دانامەزرێنرێ بۆیە ئێمە لە ناو چاکسازیە چەند خولێکمان هەیە خولی مۆسیقامان هەیە بەردەوام بۆ سزادراوان خولی دوورینمان هەیە کە ئێستا ژمارەیەکی زۆر سزادراوان لە بەڕێوەبەراتی چاکسازی وەرشەیەکی زۆر باشمان هەیە بۆ دوورین کە ئەم ساڵ زیاتر لە 5,000 قات لەم چاکسازیە دووراوە خولەکانی تریش بڵێن خولی کۆمپیوتەر هەر بەردەوام هەیە بەشی وەرزش بەشێکی زۆر باشی وەرزشمانەیە کە ئەتوان سادراوان کاتەکان بەڵام ئێمە ڕێژەی ئەو مشکلی ئەومان هەیە کە ژمارەی سادراوەکان زۆرە لاانە بێ کاتەکانیان وەک پێویستۆکو ئەو نەبێت کە خۆمانمانەیە بۆیان دیاری بکەین چکە ژمارەیان زۆرە ئەبێ ئێمەش ناشکرێت لە ڕووی ئەمنیەوە هەمویان بکرێتە دەرەوە یاخود پێویستیان بە ئیجرعاتێکی زۆر هەیە ئەو کێشەیەمان هەیە. بەڵێ کاک شێرکۆ من تەمان کاتی بەرنامەکەم کۆتایی هات بەس دوو خولەک ئەدەم بە تۆ لەوەی کە ئەگەر شتێکم من نەوت بە یا پرسیارێکی باشم نەکرد بێت لەوەی کە جەنابەت ویست بێتت لە ڕێگە ئەم بەرنامەیەوە بگات فەرموو جەنابەت دەکرێت. سواسی بەڕێستانەکەم ئەوەی کە هەیە من داواکارم لە لایەنی حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنی قەزایی کە چایەک بە بەڕێوەبەراتەکانی چاکسازیا بخشێنەوە چکە ژمارەیەکی زۆر سزادراوە لە چاکسازیەکان کۆکراونەتەوە کە ئەمە لەم قەیرانەدارە بارگرانێکی زۆر خاتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان لەوانە بێ زۆر کەسیش هەبێت کە بتوانێت دادوەرە بەڕێزەکان بتوانێت بە غرامە سزای بات کە ئەمە لە ئێستا زۆر شیاوە بۆ حکوومەتی هەرێم و بۆ ئەوی بارگرانیش نەکەوێتە سەر چاکسازیەکان بۆیە داواکارین چاوێک بە ناو چاکسازەکانە بخشێنرێتەوە چکە لە ئێستا زۆر پێویستە و کەسانێکی زۆر بارودۆخیان لاوانە بێ ئەوانەی بەتایبەت ئەوانەی کە مدەیەکی زۆرە یاخود لە 15 ساڵ زیاتر لە چاکسازیان لە بارودۆخێکی دەرونی زۆر خراپان بەهۆی قەیرانی داراییەوە. زۆر بەڕێز شێرکۆ عارف بەڕێوەبەری چاکسازی گەورانی سلێمانی سوپاس کە ئەم دیدارت قبول کرد سوپاس بەوەی کە وەڵامی پرسیارەکانت داینەوە. سوپاس بە ئێوەش. بەڵە خۆشەویستان بەم شێوەیە گەیشتینە کۆتایی ئەم دیدارە تایبەتەش تاکو بێگەشتنەوەی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرم خواتان لەگەڵ.